دیاری گراچاری خلافلانه با عراقی طاپا بدا یانا زاخو سرکفتنک آب زحمل سرمیوان آخوایان شرطا تومار کرد به انجام دو گلا برانبر گلکه سرکفتنک امید آیان زفران دوم أنا خواب الزاد بيمسك خالص وقن نجيب بويمه وزاني ما سياري انجام باش ما نداو براسي جمهور رقم يكا جمهور النادي زاخور رقم يكا زود خاص انا ان شاء الله مو ياري ناو ياري جاي قوم هاد لا خوش مو ياري كانت ان شاء الله باشين انجام ان شاء الله الحمد لله والشكر صح اداءنا لم يكن بالمستوى المطلوب ولكن سپاس بۆ خوا ڕاستە ئاسمان بەو شێوەیە نەبوو بەڵام ئەوە گرنگ بوو کاسێ خاڵمان بەدەسێنا ئەوە دڵخۆشمان دەکات کە لەم یاریەدا پێشکەشمان کرد هیوادارم لە یاریەکانی داهاتووشدا بە هەمان ئاست و ئەنجام بەرامبەر یانەکانی دیکە بەدیار بکەوین ئێکەم یاری بیل بیوەرزی جەماوەری یانا زاخو ئامادە بێت جەماوەرێک نەکیمی یاریزانان گواشتن سەر تیما شۆرتە کرد لە گۆری گوتنên یانا شۆرتە ji bilî dadvanî cemawer egerê duê bî ku ew tûşî vê doranê kirîn. يمكن تأثيرات كثيرة هائلة صارت على اللاعب. شتی زۆر هەبوون کە کاریگەریان بەسەر یاریەکەەوە هەبوو یەک لەوانە هاندەران و ناوبژیوانانی یاریەکە کە لێدانێکی سزای دروستی بۆ ئێمە هەژمار نەکرد بەڵام ئیدی ئەوە تۆپی پێیە تیپێک کە بەرگریەکی بەهێزی هەبێت و هێرشبەرەکەی بەو شێوەیە نەبێ ئاوا دەبێت هەندێک هەڵەمان هەبوو هیوادارم بۆ یاریەکانی داهاتوو چارەسەری بکەین إن شاء الله بالمباراة القادمة تصلح هذه الأخطاء. Li xuleka sêzdê Abbas Hesên gola êkêj bû yana Zaxo tomar kir. Di beramber da li xuleka çil û sêyê yarîkerê yana şorta Ehmed Fazil gola wekeviyê tomar kir. Di dem mêzîdekiriyê nîva duê da Emîr Sabah goleka eglaker û kujek ser yana şorta tomar kir. Piştî sî yariya diyariya çarê da yana Zaxo kilîla serkeftina dîteve. Cemawar umêda were diyarên dehatê jî da heman rewş û keyf di nava wan da peyda bibin. Gerî Mecîd Rodaw Zaxo